لەم دەفەرمێت چەند شتێکەیە کە حەوت شتی باس کرد لەم حەدیسەدا. ئەم حەوت شتە لە دوای مردنت خێر و پاداشتەکەی بۆ تۆ دێ وهو في قبره، لە کاتێکات تۆ لە ناو گۆڕدای خێری ئەمانەت بۆ تێ. هیچ کەسە ئینکاری ئەوە ناکات دەبێتە خاوەنی گۆڕێک، دەمرێت، مردن مەجالی تێدا نییە. ئەگەر لە هەر شوێنەکە بمریت گۆڕیشی بۆ هەڵنەکەندرێتەوە ئەو شوێنە کە تیای مردی گۆڕی تۆیە. بەڵام لە دوای مردنمان چەند شتێکەیە ئەجر و پاداشتەکەی بۆ ئێمە دێ. هەندێک کەسێ وا لە ئێمە تێگەیشتووە سبحان الله کە دەڵێن فاتحە قورئان خوێندن بە مردوو ناگا و ئازانەی باوەڕمان بە هیچ شتێک نییە بۆ مردوو. نەخێوانی برای بەڕێزە، ئێمە دەڵێن شتێک لە دینە نابێ ئینسانی ئیماندار بیکات. من پرسیار لە ئێوە دەکەم بۆ ئەو کەسانی دەڵێن قەیچێک من سوەتی فاتحە خوێنم بۆچی گوناحە؟ من وەڵامێک دەدەمەوە. یەکەم شتێ مخالفەت ئیشەکەت مخالفەی سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دوعای خێری بۆ مردوو کردووە، نەک فاتحەی بۆ خوێندبێ. فاتحە ئێستا نوێژی عەسر هەر چوار کاتێکی خوێنام، نەیخوێنم نوێژەکەم بەتاڵە بێتەوە. چۆن باوەڕم فات ئەوەی باوەڕی فاتحە نەبێ کافرە. بەس فاتحە جێی خۆی هەیە. من پرسیار لە ئێوە دەکەم ئەوەشی لەم دینەی خوا هیچ نازانێ، هیچ خوێنەوارێکی نییە. پرسیار لە ئێوە دەکەم دروستە من لە ناو تەحیاتە فاتحە بخوێنم، لە جاتی تەحیات بڵێم الحەمدولله رب العالمین، گشتان بڵێن نەخێر. ئەی دروستە لە کاتی فاتحەدا بڵێمە تەحیات لله والصلاة والطیبات، گشتان دەڵێن نەخێر. دروستە لە سەمیع الله بڵێم سبحان ربی العظیم، لە ڕکوعیشا بڵێم سەمیع الله لمن حەمیدەه، لە سەجدا بڵێم سەمیع الله لمن حەمیدەه. هەمووتان دەڵێن نەخێر. بۆچی دەڵێن نەخێر؟ خۆتە لە دین شارەزانیت. دەڵێ نوێژ ئاوا ناکرێ، ئەوە شوێنی خۆی نییە. هەر شتە عیبادەت و شوێنی خۆی. فاتحە ئەتوانم لە ناو سەجدا فاتحە بخوێنم؟ نەخێر. بۆ نابێت کاکە فاتحە سوورەتێکی قورئانە بۆ ناوێرم. بۆ ناتوانم بخوێنم؟ لەبەر ئەوەی لە دینە ئەوە فێر نەکراوی ئێمە. فاتحە سوورەتێک گەورەیە، تەحیات زۆر گەورەیە، بەڵام نابێت لە ناو سەجدا بخوێنی. هەموو شتێک شوێنی خۆی هەیە. مردوش بێگومان ئێمە ناڵێن هیچی بۆ ناڕوە، شتی وامان نەوتووە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەم شتانە لە دوای مردنت دێ بۆ ناو گۆڕەکەت و خێر و پاداشتەکەی بۆ تۆ دێت. یەکەمیان من علم علما علمه ونشره. ئەمە زۆر گرنگە. زانیاریەکت هەبوو بێ، عیلمێکت بەڵاو کردی بێتەوە، عیلمێکی شەرعی، قسەیەکی بەسوود، قورئان، حەدیث، دین، قورئان، زیکر، ئەمانە تۆ بڵاوت کردوتەوە عیلمێکە کە عیلم لەرامە بەسپی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیاتر عیلمی شەرعە، ئەو عیلمەی کە عیلمی شەرعیە. تۆ عیلمێک بڵاو دەکەیتەوە خەڵکی سوودی لێ دەبینێ، فێری خەڵکی دەکەی خەڵکی سوودی لێ دەبینێ. بۆیە ئێستا هەزارەها کەسێ مردووە. ئەم حەدیثانەی کە باسی دەکەین زانایانی حەدیث بۆ ئێمەیان باس کردووە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. 1000 ساڵە خەڵکی حەدیثەکان باس دەکات، ئەوان خێر و پاداشتیان بۆ دەڕوات. تۆ حەدیثێکی بوخاری باس کە ئیمام بوخاری ناو گۆڕەکەی خێرەکە بێ وەڕا ڕەحمەتی خوای لێ بێ. بۆ ئەو کەسەی پێش بوخاری شەڕاوە بۆ دوای بوخاری شەڕات. یعنی ئەمە شتێکە تۆ دەتوانی بڵاوی کەیتەوە. علما علمه ونشره. عیلمێک فێری خەڵکی بکەی بڵاوی بکەیتەوە. ئەگەر خۆش لە عیلمی پێنیە خۆ دەتوانی عیلم بڵاو بکەیتەوە. فەیسبووکێک تەیە، پەیجێک تەیە، ئەکاونتێک تەیە، تیکتۆکێک تەیە، دینی تیا بڵاو کەرەوە. بۆی لە دوای مردنت خێرەکەی بۆ تۆ بێت. ئەوەشی خراپە بڵاو کاتەوە، هەزارە خەڵکی داماوی گۆرانی وتووە لە ناو گۆڕەکە شەوازی لێ نایەن، هەموو ڕۆژە گوناحی بۆ نێرن. هەشە قورئانی خوێندووە مردووە، ڕەحمەتی خوای لێ بێ، بخۆی ناو گۆڕەکەیدا خێرەکەی بۆ دەڕوا. وتاری داوە خێری بۆ دەڕوا. دی بابەتی دینی بڵاو کردوەوە، کتابی داناوە خێری بۆ دەڕوات. جاهرتکی هەیە. ئێمە ناڵێن هیچ بۆ مردوو ناڕوا. والله وشەیەکت فێری خەڵکێک کردبێ، یەک حەدیثێکت فێری خەڵکی کردبێ، خەڵکی جێبەجێی کاو لەبەر خوا وتبێتت والله لە ژیان تا خێرەکەیت بۆ دێ، لە دوای مردنش خێرەکەی بۆ دێ. والله خەوتوویتە بابەتێکی ئاینی بڵاو دەکەیتەوە لە ناو ئەکاونتەکەی خۆتە، خەوتوویتە ئەگەر لە هیچ نییە خێر و پاداشتەکەی بۆ تۆ دێ.
لەناو گۆڕدای خێر و پاداشتەکەی بۆ تۆ دێت چونکە عیلمێکی شەرعیت بەڵاو کردەوە واتە قورئان و حەدیثت بەڵاو کردوتەوە وتاری ئاینیت بەڵاو کردوتەوە بابەتی ئاینیت بڵاو کردوتەوە دڵنیابە لە ژیاندا و لە دوای مردن چەندێک خەڵک بە قسەی تۆ بگا بەقەت هەمووی خێر و پاداشت بۆ دەنووسی یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڵێ ئەمە خاڵی یەکەم خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم یەکێتر لەو شتانەی کە ئینسانی ئیماندار لە دوای مردنی خێر و پاداشتەکەی بۆی دێ کاتێکیش کە لە ناو گۆڕدایە کە مردووە بەڵام خێر و پاداشتەکەی هەر بۆ دێت دووەمیان فەرمووی ئەو ئەجڕا نەهڕەن ئەو حەفەڕە بیئرەن دووەم و سێیەم کەسێک ڕۆبارێکی دروست کردبێ یاخود کانیەکی دروست کردبێ کارێزێکی دروست کردبێ بیرێکی لێدابێ ئەمە خاڵی دووەم و سێیەم دەبینی کارێزێکی بۆتە هۆکاری بۆی کە کارێزێ دروست کات کانیەک دروست هەڵقۆڵێ و بیدۆزێتەوە یاخود بیرێکی لێداوە خەڵکی ئاوەکەی دەبا و سوودی لێ دەبینێ ئەمە لە دوای مردنی شت خێر و پاداشتی ئەوەت بۆ دێ بەڵام سبحان الله خەڵکی وا هەیە ئەوەندە چاوچنەوە کە بیری هەیە بیرەکەی زۆر لە خۆی زیاتر نایدا بە دراوسەکانی نایەنداتێ لە کاتێک ئەگەر کەم بێ بەشینەکە و دەسەڵات نییە بەڵام ئەگەر زۆر بوو بەشی دراوسەکاندا ئەگەر پێویستیان پێی بوو ئەمە زۆر خاڵێکی گرنگە کە ئینسان ئەگەر بیرێک لێ بدا دەبینی باوکت دایکت مردووە دەتوانی بیریان بۆ لێ بدەیت توانات هەیە بیرێکیان لێ بۆ لێ بدە خەڵکی ئیسفادەی لێ بکە دڵنیا بە خێرەکە بۆ خۆت و باوک و دایکشت دێت بە ئیزنی خوای گەورە چوارەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەو غەرەسە نەخلەن یەکێک لەو شتانەی کە لە دوای مردنت خێرەکەی بۆ تۆ دێ ئەوەیە تۆ دارخورمایەک دارێکت ناشتە بێ خەڵکی لە سێبەرەکەیە سوود وەربگرێ یا لە بەرەکەی سوود وەربگرێ لە دوای مردنت خەڵکە ئێستا مردووە دارێکی لەو دەشتە لێداوە خەڵکی سوودی لێ دەبینێ ئیتر ئەگە بەریشی نەبێ خەڵکی لە بنیا ئیسراحەتێ دەکا ئەمە خێرەکەی بۆ تۆ دێ حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کۆمەڵی حەدیثی زۆردا باسی کردووە دەفەرمێت ئەگەر ئینسان زەرعاتێکی کرد باخێکی کرد ئەگەر باڵندە لێی خوارد دەبێتە خێر و سەدەقە بۆ تۆ ئەگەر خەڵکی لێی بدزێ دەبێتە خێر و سەدەقە بۆ تۆ خەڵکی لێی بخوا دەبێتە خێر و سەدەقە و چاکە بۆ تۆ هەمووی بە خێر و بە چاکە بۆ دەنووسێ کەواتە بە کەمی مەزانە ئەگەر دارێکت ناشتە بێ خەڵکی سوودی لێ بینی بێ بە کەمی مەزانە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر ڕۆژی قیامەت هات کەسێک لە ئێوە نەمامێکی بەدەستەوە بوو ئەوە خەریکە قیامەت دێت نەمامەکە با بنێژێ واتە ئەمە گرنگی بەوە بدە کە ئینسان ئەگەر دار بنێژێ خەڵکی سوودی لێ ببینێ بێگومان هەمووی دەبێتە خێر و پاداشت لە دوای مردنیشت ئەو دارە بمێنێ هەتا ببێنێ خەڵکی سوودی لێ دەبینێ بە ئیزنی خوا لە سێبەرەکەی لە بەرەکەی تۆ ئەجر و پاداشت بۆ دەنووسێت بۆیە ئەمە خێریکی نەبڕاوە ئێمە ناڵێن مردوو هیچی بۆ ناڕوە ئێمە ناڵێن مردوو هیچی بۆ ناڕوە بۆی دەڕوات ئەو شتانەی کە لە قورئان و حەدیثا باس کراوە بەڵام ننکم وایوت باپیرم وایوت ئەمە نایخوا دینی خوا بە قسەی ننک و باپیر وەرناگیرێ ڕەحمەتی خوایان لێ بێ بە قسەی باوک و دایکم وەرناگیرێ دینی خوا لە خۆ پێغەمبەری خوا وەرەگیرێ صلی الله عليه وسلم خاڵی پێنجەم ئەو بەنا مەسجیدەن یەکێک لەو شتانەی کە لە دوای مردنت لەناو گۆڕەکەتدا خێر و پاداشتەکەی بۆ تۆ دێ ئەگەر مزگەوتێکت دروست کردبێ لەبەر خاتری خوا یا بەشداریت کردبێ لە مزگەوتێکە لەبەر خاتری خوا بەپێی توانای خۆت حتا پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم هەر کەسێک مزگەوتێک دروست بکات لەبەر خاتری خوا ئەگەر بەقەد هێلانەی کۆترە باریکەیەک بێ کۆترێ چنێک واتە ئەگەر ئەوە بەشداری بکەی بەقەد هێلانەی کۆترێک مزگەوت بەقەد هێلانەی کۆترێک بێ دەتوانین بچە ناوی نوێشکەی نا مەبەستی ئەوە یعنی شتێک لەبەر خاتری خوا ئەنجام بدەیت مزگەوتێک دروست بکەی ئەگەر بەقەد هێلانەی کۆترێکیش بێ کۆترە باریکەیەکیش بێ خوای گەورە لە پاداشتی ئەوەدا لە بەهەشتا قەسرێکت بۆ دروستەکات بینایەکت بۆ دروستەکات کۆشکی وتەلارێکت بۆ دروستەکات جا ئەگەر بەشداری بکەیت تۆ لەوەی بەشداریت کردووە لە مزگەوتێکە لە دروستکردنی مزگەوتێکە لە تعمیراتی مزگەوتێکە لە کڕینی پێداویستی و فەرشی مزگەوتێکە
خەڵکی لەبانی نوێژ بکات لە ناو ئەو مزگەوتان نوێژ بکات و ئەجر پاداشت بۆتی. ئەو کەسەی کە سەرپەرشتیەکە ئەو کەسیشی کە پارەکە ئەدا بێگومان زۆر گرنگە خێر و پاداشتێکە وەریان دەسەکەی، بەڵام بەداخەوە کەسانێکی زۆر هەن زۆربەی مزگەوتەکان بەوە دەتلێنەوە. سەرپەرشتی مزگەوتیان کردووە بە حساب بوونەتە کێوخای لەو مزگەوتە، ئیتر لە هیچ شتێ لە کەس قبوڵ ناکەن. برا ئەم مزگەوتە ئێمە کاتێکە هاتینە مزگەوتەوە، ئەم مزگەوتە بێگومان زۆر ناخۆش بوو لە چاو ئێستادا الحەمدولله، فەرقی زۆر هەبوو کاتە لە سەرئاو و لە شوێندەزینێژ و لە کۆمەڵێشتی تردا. ئەم مزگەوتە لەوانەیە نزیکی 15-20 دەفتەر پارەمان لێداوە الحەمدولله، باش شتێکی کەمی منی تیا بووی، بەڵام پارەی خەڵکە، ئیتر پێویست ناکەم منەت بەسەر خەڵکا بکەم، من خزمەتکاری خەڵکم، بەڵام خۆ ناشکری ئێمە لە مزگەوتکە خەڵک پەنجەرە بشکێنێ بڵێ کاکە دەست خۆش بێت، ئەوە نا، بەڵام نابێ وەکو هەندێک کەس لە ئیمام و خەتیب تۆ ڕابێ، لە ئیمام تۆ ڕابێ، لە مجەور تۆ ڕابێ، لە خەڵکی مزگەوت تۆ ڕابێ، کاکە من مزگەوتم تۆ چیت کردووە کاکە بەس سەرپەرشتیت کردووە، منەت بەسەر خەڵکیا بۆ چی دەکەی؟ خوا لێت قبوڵ ناکا یا ڕەبی. یعنی بەڕاستی کارەساتە، کەس ناوێت لە شتێ بۆ مزگەوتەکە بچێتە گژیە. وەڵا خوا پێویستی مزگەوتی ئەوانێتەوە دروستی کە تۆ دروست نەکردووە، تۆ سەرپەرشتیت کردووە. من مزگەوتم تعمیر نەکردووە کاکی، من ڕاستی سەرپەرشتیم کردووە، بەڵام خەڵکی خێرخواست پارەی داوە. بەڵام لە هەمووی ناخۆشتر ئەوەیە کەسی وایە 50,000 نەداوە سەیرەکەی بەقەت کابرایە کە 5-6 دەفتەر پارەی داوە قساکە، ئەوە زۆر ناخۆش. بۆیە بەداخەوە کەسانێک دەبینی سەرپەرشتی مزگەوت دەکەن منەت بەسەر خەڵکا زۆر دەکەن، خەڵکی خێرخواست پارەی داوە، خوا پاداشتی خێریان بداتەوە. تۆ بەتەمای پاداشتی خوا بە منەت بەسەر خەڵکا مەکە، مەڵێ من مزگەوتم تعمیر کردەوە، من مزگەوتم دروست کرد، وا مەڵێ با خوا لێت قبوڵ کات. ئەگەر بۆ خوا بێ مزگەوتێک دروستی کەی بۆ خوا، ئەگەر کەمێکیش یارمەتی ئەو مزگەوتە بدەی، ئینشاءڵڵا چیت کردو بۆ مزگەوتە پانکەی کرد بۆ مزگەوتەکە دانابێ خەڵکی ئیسفادە لە هەواکەی بکە، وەڵڵا دڵنیابە لە ژیانی خۆدا و لە دوای مردنیش خێر پاداشتەکەی بۆ تۆ دێ. کەواتە ئێمە ناڵێ مردووی چی بۆ ناڕوە، بەڵام با کاری بکەین شتەکانمان بۆ خوا بێ ئینشاءڵڵا. شەشەم پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم یەکێتر لەو شتانەی کە ئینسان لە دوای مردنی خێر و پاداشتەکەی بۆی دێ لە ناو گۆڕەکەیدایە، ئەو وەڕەثە مصحەفەن، قورئانت کردوتە ناو مزگەوتەکەەوە، چوتە چەند قورئانێکت کڕیوە، ئەمیان خێری خۆم و ئەمیان خێری دایک و باوکم، دەکاکە گیان خوا پارێکی پێداوە هەندێ مزگەوتی هەندێک قورئان بکڕە بۆ خێری دایک و باوکت، خوای گیان ئەم قورئانانە دەکرم، خوای گەورە عالم و زانایە، با خێرەکەی بۆ دایک و باوکم بێت، بۆ خۆشت بیکڕە، تەنیا شەرتی ئیا لە کەعبە بیکڕی، لا لێرەش بیکرە براکەم، قورئانێک چەند قورئانێ بکڕە مانگانە شتێ بکڕە بۆ مزگەوتەکە، با کەس هەبێت نەزانێ، نەکبیتێ دە فەیسبوک ئەم قورئانە بکڕی بۆ مزگەوتەکە، پێویست ناکە. پیاوچاکی وا هەبوو بە ڕێگاوبانە ڕۆشتووە بەردووداری لا بردووەتی ئەمە خوایە خێرەکەی بۆ دایک و باوکە، برا با خزمەتێکی دایک و باوکمان بکەین کە مردووە یا زیندووە، شتیان بۆ بکرین تایبەت، خێریان بۆ بکەین، سەدەقەیان بۆ بکەین، قوربانیان بۆ بکەین، یارمەتی دەریان بین بە ئیزنی خوا لە خێر و چاکەدا هەرچەندێ مردوون یا زیندوون. بۆیە یەکێ لەو شتانێک کە گرنگە قورئانێک لە دوای خۆت بەجێ مابێت، ئەمە زۆر گرنگە. لا مزگەوتەکانە با قورئانت هەبێ، کاتێکیش کە مردی و کاتێکیش کە زیندوی با خۆت و دایک و باوکت لە قورئانە خەڵکی دەیخوێنێت پاداشەکەی بەشدار بێت. بۆیە ئەمە زۆر گرنگە، قورئان بەجێ بهێڵین لە دوای خۆمان لە ناو مزگەوتەکانە، با هەلە هەندێک مزگەوتا دەستمان هەبێ، قورئانمان هەبێ، قورئانێک جوان بکڕە بۆی خەڵکی هەموو کەسێک بخوێنێتەوە، زیاتر خێرە دەستکەوێت. مە دووە چۆ کامەی هەرزانەوە بکڕی، بچۆ شتێ بکڕە، هەر کەسێ سەیری ناو قورئانەکان بکە حەزکاوە بخوێنێتەوە، بۆی خێرەکەی تۆ زیاتر بێ ئینشاءڵڵا. بۆیە ئینشاءڵڵا ئەمەش لە دوای مردنت سود و قازانجت پێ دەکەینێ. قورئانێکت کڕیوە یا چەند قورئانێکت کڕیوە بۆ مزگەوت، یا داتە بە کەسێک بە هەدیە لە ماڵەوە کەسەکە دەیخوێنێت، ئەمە لە دوای مردنت و لە ژیانیشدا خێر و پاداشتەکەی بۆ تۆ دێ. ئاخر خاڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باسی کرد فەرمووی یەکێک لەو حەوت شتەی کە لە ئینسان لە دوای مردنی لە ناو گۆڕدا خێر و پاداشتەکەی بۆی دێت، فەرمووی ئەو تەرەکە وەلەدەن یەستەغفر له بعد مەوته، کەسێک منداڵێکی چاک کوڕ بێ یا کچ، مناڵی چاک لە دوای خۆی بەجێ بهێڵێ، مناڵەکانی دوعای خێری بۆ بکەن،
بەردەوام بڵێ ڕەبی غفیر لی وەلی والیدەیە، خوایە لە خۆم و دایک و باوکم خۆش بی، خوایە لە نەنک و باپیرم خۆش بی، خوایە لە خوشک و براکانم خۆش بی، لە مردوەکان خۆش بی، لە دراوسەکانم خۆش بی، لە هەموو مردوەکان خۆش بی. بەردەوام دوعای خێر بۆ مردوو بکە. وەڵڵا باشترین شت بۆ مردوو دوعای خێرە، زۆر سوودی پێ دەگەینێ بە ئیزنی خوا. چەندەها جا لە خوددا باسمان کردو. بۆیە مناڵێک کوڕ بە یا کچ دوعای خێر بۆ دایک و باوکی بکە. وەڵڵا بێوەفاییە ئێمە ئەگەر لە ناو سەجدەکانە دایک و باوکمان لەبیر بچێت. وەڵی ئەگەر نوێژێک دوعای خێر بۆ دایک و باوکم نەکەم خۆمە بێوەفا دەزانم، خۆمە سپڵە دەزانم. بەردەوام دوعای خێرم بۆ بکە زیندوونی ئەمردون. وقل ربي ارحمهما كما ربياني صغيرا. خوای گەورە فەرمانمان پێ دەکات دەفەرمێ بڵێ خوایە گیان لە دایک و باوکم خۆش بە ڕەحمیان پێ بکە هەروەکو چۆن ئەوان بە منداڵی منیان گەورە کرد. دوعای خێرم بۆ بکە بێوەفا مەبە. خەڵکی وایە باوکی مردو دایکی مردو دەجارێت باوکم ناڵێ خوا لێی خۆش بێ. دوعای خێر دەمی نانێ بڵێ باوکم خوا لێی خۆش بێ، باوکم خوا عافوی کە، دایکم خوا لێی خۆش بێ. لە دەمی نایە هەر باوک و دایکی بیر ناکەوێتەوە. ئەمە مناڵی ساڵح نییە، مناڵی چاک چۆن دایک و باوکی لەبیرەکە. دایک و باوک حتا لە دەستی نەدەی نازانی چەندێک قەدریان گرانە. خوای گیانە مردوەکانمان خۆش بیا. بۆیە منداڵی ساڵح و چاک و بەوەفا و کەسەیە بەردەوام دایک و باوکی دەبێت. بەردەوام دەڵێ خوای لە دایک و باوکم خۆش، بەردەوام خێر و سەدەقەیان بۆ دەکە، لە بیریان ناکە. لە تاریکی شەودا باوک و دایکە لە بیر مەکە. لە سەجدەکانە دوعای خێرکە ڕەبی غفیر لی وەلی والیدەیە، خوایە لە خۆم و دایک و باوکم خۆش بی. بەردەوام دوعایان بۆ بکە، لە بیریان مەکە، چونکە ئەوان تۆیان زۆر بە زەحمەت گەورە کرد. خۆت باوکی دایکی دەزانیت بە چی زەحمەتێ مناڵ بەخێو دەکرێت. هەموو کاتێکی دایک و باوک ژیانی دایک و باوک ینی پڕە لە مەینەتی و خەم و خەفەت. بەردەوام دڵی لای مناڵەکەیتی، ژن بێنێ شوو بکە بڕواتە دەرەوە هەرچی کا دڵی لای مناڵەکەیتی. بۆیە قەت ناتوانانی پاداشتی دایک و باوک بدەیتەوە. هیچ کەسێک پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هیچ کەسێک ناتوانێت پاداشتی دایک و باوکی بدات. بەردەوام بڵێ ئینشاڵڵا لە کۆتاییدا دەڵێم ئینشاڵڵا مردوەکانمان لەبیر نەچێ و بۆ دوای مردنیشمان با شتانێک بەجێ بهێڵین. لە دوای مردنمان خێرەکەیمان بۆ بێ قورئانێ بڵاو کەرەوە هەزار کەس بڵاوی کاتۆ بەهۆی تۆوە وەڵڵا لە دوای مردنیش لە ژیانیشدا خێرەکەی بۆ تۆ دێ وتارێک بە هەمان شێوە بابەتێکی ئاینی بە هەمان شێوە. مناڵەکانیش بە ئێمە هەمومان دایک و باوکمان هەیە با دایک و باوکمان لەبیر نەکەین زیندوونی ئەمردون بەردەوام دوعای خێرە بکەین. یا ڕەبی خوا لە دایک گوناهی دایک و باوک مردوەکانمان خۆش بی. یا ڕەبی خوایە لە مردوەکانمان خۆش بی. یا ڕەبی خوایە گیان وامان لێ بکەی لە دوای خۆمان کۆمەڵە چاکە و خێر بەجێ بهێڵین یا ڕەب العالەمین. خوایە گیان نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کەی. خوایە گیان ئەوانەی کە کردومانە نەیدەی بە چاومانە نەیدەی بە سەرمانە یا ڕەب العالەمین بەهۆی گوناه و تاوان و نیەت خراپی خۆمانەوە. یا ڕەبی خوایە آخرمان بەخێر بگێڕێ نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کە خوایە گیان لەو کەسانەمانە گێڕابێ کە لەم مانگە پیرۆزەدا لێمان خۆش بوو بێتی. یا ڕەبی خوایە لەو کەسانەمان بگێڕە کە لەم مانگەدا لە بەربانگ و فتاردا لێمان خۆش بوویتەوە لە ئاگری جەهەنەم ڕزگارمانت کردووە. خوایە گیان گەردنمان لە ئاگری جەهەنەم ڕزگار کە یا ڕەب العالەمین. خوایە گیان ئەوانەی نەخۆشن شیفایان بدە آخرمان بەخێر بگێڕی. خوایە گیان کاتێک مامنێن خۆت لێمان ڕازی بی. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.